ئۆقسەکردنی زیاتر لە بارەی بارودۆخی سیاسی عراق بەڕێز باسڵ کازمی نووسەر و شارەزای سیاسی لە بەغدا لە ڕێگەی سکاپۆ لەگەڵماندا. بەڕێز باسڵ کازمی و کاتتان باش. بە کۆکردنەوەی ئەمڕۆی عێراقیەکان سەدر ویستی چ پەیامێک بدات؟ سڵاوتان لێبێت لە سەرەتادا بۆ ئێوە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان. نامەی سەدر بۆ هەموو هێزە سیاسیەکان و بە تایبەتی ئەو خاڵانی کە ئاماژەی پێدرا لە گوتارەکەدا بە ئاراستەی چوارچەوەی هەماهەنگی بوو. ئەم خاڵانەی کەوا ئاماژی پێدرا زۆر گرنگ بوو، نەک تەنیا بۆ ئەوەی کە سەدر دەیخوازێ بەڵکو ئەو خاڵانە شتێکن گەلی عراق دەیخوازیت. ڕاستیدا سەدر دەیویست ئەمڕۆ نامەیەک بگەێنێت لەوەی کەوا پرسی خۆپشاندان و ئۆپسیۆن بوون و هەروەها ئەمانە خاڵی کراون و هەروەها کۆنتڕۆڵکردنی ئەو هێزانی کەوا چەکیان بەدەستەوە لە دەرەوەی یاسا و دەسەڵات و دامەزراوە سیاسیەکان و هەروەها گوتارەکەی بە ئاراستەیەک بوو کە پێویستە بۆ هەموو هێزە سیاسەکان و هەروەها نابێ بە تایبەت حەشدی شەعبی وەلائی بۆ لایەنێکی دیاری کراو هەبێ، بەڵکو ئەبێ وەکو دامەزراوەیەک وەکو هێزێکی ئەمنی مامەڵی لەگەڵا بکرێت بە بێلایەنانە بمێنێتەوە و ئەبێت چەک بمێنێتەوە لە دەستی دەوڵەت و هەموو ئەو پرسانە بەڕاستی پرسی یەکجا گرنگن، نەک تەنیا سەدر خوازێتی بەڵکو شەقامی عراقیش دەیخوازێت و دەوێتی ئەم شتە لە ئەرسی واقعدا ببینێت و لەگەڵ ئەو ناکۆکە سیاسیانی کە ڕوویدا لە ڕابردوودا و بۆ هۆی بنبەستێکی سیاسی هۆکارەکەی ئەم خاڵانە بوو کە سەدر دەیویست جێبەجێ بکات وەکوەی کەوا ئاماژەی پێدراوە لەلایەن ئەوانەوە ئەم خاڵانە لە بەرژەوەندی گشتیدایە لە بەرژەوەندی سیستەمی سیاسی عراقدایە و پێویستە دەوڵەت جێبەجێی ئەم خاڵانە بکا کە ئاماژەی پێ بکە. ئەجینا ئێمە ئەچینە قۆناغێکی نادەوڵەتیەوە کاتێککە هێز لە دەستی میلیشیاکان بێت بەڕاستی شکۆ و هەیبەتی دەوڵەت دەکەوێتە ژێر پرسیارەوە و پرسی بەشبەشێنە و پشکپشکێنە و دابشکردنی کێک پرسیەکە دەوڵەت کۆتایی پێهێنێت. بۆیە ئەو پەیامەی سەدر ئاراستەی چوارچەوەی هەماهەنگی بوو کە ئەبێ ئەمە ڕەچاو بکرێ ئەم خاڵانە. بەڵێ تا ئێستا شکۆی دەوڵەتی عێراق نەکەوتوتە ژێر پرسیارەوە لەو هەموو بارودۆخی لە ماوەی ڕابردووە ڕوویدا. ئەکرێت سوارەکە دووبارەکەنەوە پچڕا لای من. شکۆی دەوڵەتی عێراق نەکەوتوتە ژێر پرسیارەوە لە ماوەی ئەو هەموو بارودۆخە و ئەو هەموو هێرشان دێجار گروپە میلیشیاکان بۆ سەر عێراق خۆی و بۆ سەر هەرێمی کوردستان و بە هەر شێوەیەک خواستیان جوڵەیان کرد. زۆر جوانی ئاماژت پێدا بەڕێز ڕاستیدا با قسە لەسەر هەر دەوڵەتێک بکەین و قسە هەیبەت و شکۆی دەوڵەت بکەین لە ڕاستیدا ئەو توخمان و ئامرازانی کەوا لایەنە سیاسیەکان لە ئێستادا مامەڵەی لەگەڵدا دەکەن بە تایبەتی وەلایەکان ئەمە مامەڵەکردن نییە وەکو دەوڵەتمەدار و بۆ خزمەتی سەروەری دەوڵەت نەبووە لە ڕابردوودا، چونکە ئەو ئامرازان و ئەو شێوازانەی کەوا بەکارهێنراوە لە بەکارهێنانی میلیشیا بۆ فشاکردنە سەر لایەنێکی سیاسی دیاریکراو و بوونی چەک لە دەست دەرەوەی دامەزراوەکانی سەربازی دەوڵەت، فشاری دەرەکی هەرێمی بە تایبەتی ئێران بۆ دەستێوەردان لە کاروباری ناوخۆی عراق، ئەمانە ناچێتە چوارچەوەی بەرژەوەندی نیشتیمانی عراقەوە و بە دڵنیایەوە شکۆی دەوڵەتەکەوێتە ژێر پرسیارەوە ئەگەر ئەمانە ڕوو بدات. ئەگەر ئێمە چاکسازیمان ئەوێت ئەبێت لە دەخۆمانەوە دەست پێ بکەین و ئەم خاڵانی کە ئاماژەی پێدراوە جێبەجێ بکەین تاوەکو شکۆ و شەرەفی دەوڵەت بگەڕێتەوە. بۆ ئێمە قسە لەسەر دەوڵەت و سەروەری دەوڵەت نەکەین کە ئەبینین هەندێک هێز لە ناوخۆی عراق دایانەوێ شکۆی دەوڵەت خانەژێ پرسیارەوە بەبوونی چەک لە دەستی کۆمەڵی خەڵکە و کاتوشا دەنێن بە شوێنە جیاوازەکانەوە بە هەولێرەوە دەنێن فشاری سەربازی ناشەرعی دەکەنە سەر لایەنە سیاسەکان. ئەمە هەموو ئاماژەی خراپن. پێویستە ئێستاکە چاکسازیەکی گەورە لەم پرسەدا بکرێت. یعنی چی تۆ بە هێزی میلیشیاوە هەر کاتێ ویستت بدەیتە سەر ناوچەی سەوزدا یا هەرێمی کوردستان کە بە بەردەوامی فشاری کراوەتە سەر سەقامگیرەکەی خراوەتە ژێر پرسیارەوە لە ڕێگەی ئەو ساڕۆغ و موشەکانی داهاوێژرێ بۆ سەر هەرێمی کوردستان. بۆیە هەندێک لایەن هەن بە دڵنیایەوە دەیانەوێت شکۆی دەوڵەت بخەنە ژێر پرسیارەوە. ئەمە خاڵێک جا گرنگاکە بێت لەسەری بوەستین. شتێکی دیکە حتا خودی سەدر کاتێک هەوڵیدا ئۆپسیۆن بێت و وازی هێنا لە دەسەڵات ئەوە بوو هەندێک لایەن دایانویست دامەزراوەکانی دەوڵەت بەکاربێنن بۆ بەرژەوەندی کەسی خۆیان.
و داویست دامەزراوەکان لە خزمەتی بەرژەوەندی تایبەت بێت لەمڕۆوە لە چەند ساڵی ڕابردوودا دەمانەیە بڵێن کەوا هەند جۆرێک لە پشکێنە و حزبێتی لەلایەن لە ڕوئیای سیاسی هەندێک لایانی سیاسی هەبووە کە کاریگەری لەسەر شکۆی دەوڵەت کردووە و کاریگەری خراپی لەسەر بەرژەوەندی هاوڵاتیان کردووە کۆمەڵە خەڵکی هاتوونە خەڵکی حزبی بوونە دەسەڵاتیان وەرگرتووە هیچ معریفە و هیچ ڕۆشنبیریێکیان نەبووە دەسەڵاتیان کردە دەست و کاریگەری هەبووە لەسەر بەرژەوەندی خەڵکی عراق بە شێوەیەکی گشتی کۆمەڵی خەڵک من نامێ ناوەکانیان بێنن هەندێک خەڵک لە سلکی سەربازیدا دامەزراون هیچ تایبەتمەندێکیان تیانە بۆی ببنە وەزیری سەربازی و هەروەها لایەنەکانی دیکەش ئەگەر ئێمە ئەمانەوێت دامەزراوە بنیاتنین ئەبێ خەڵکانێک بێنین تەکنۆکرات بن هیچ وەلایەن بۆ حزبێکی دیاریکرا و نەبێت خەڵکانێکی پرۆفشنال بن بۆ ئەوەی ئەو پۆستی کەوە لەگرن لە خزمەتی خەڵکا بێت نەک ئەوەی کەوا بە شێوازێک ڕوئای شخصی خۆیان دابنێن و خزمەتی حزبی خۆیان بکەن ئەمانن کە کاریگەریان خستۆتە سەر شکۆی دەوڵەت بۆیە وەکو سەدەژوتی هەر کەسێک ئەوێتی کەوا شکۆی دەوڵەت بخاتە ژێر پرسیارەوە پێویستە بە تایبەتی هەندێک لایانی سیاسی پێویستە ڕێگریان لێ بکرێ من باسی دەوڵەتیشی ناوماڵیشی عادەکەم بە شێوکی تایبەتتر کە هەندێک لایەن هەبوونە بەم ئامرازە ئیشیان کردووە و بە ئاراسیکی سیاسی تایبەت کە خزمەتی بەژەوندی تایبەتی کردووە کاریان کردووە چکە میلیشیاکان لە ناو شیعەکان لە ناو ماڵی شیعە بوون نەک لە دەرەوەی شیعە بۆ جێبوونەوە لە نێو پرۆسی سیاسی عێراقدا جێ بۆ دراوە چێ تەکنۆکراتە چێ تەکنۆکرات نییە یانەوە گرنگ بووە سەر بە چ مەزەبوونەتەوەیەکە ئەگەر بکرێت پرسیارەکە دووبارەکەیتەوە ببوورە لە نێو عێراقدا گوێ بەوە دراوە چێ تەکنۆکراتە و چێ تەکنۆکرات نییە یان ئەوە گرنگ بووە چ مەزەبێکە و چ نەتەوەیەکە نەخێت پرسیارەکە ڕەنگە زۆر ڕوون نەبێ بۆ من ببوورە مەبەستمەوەیە لە عێراقدا گرنگی بە کەسی تەکنۆکرات دەدرێ یان کەسی مەزهەبی و نەتەوەی نەخێر بەڕێزەکەم لە عێراقدا ئێمە گفتگۆ دەکەین دەبینین ئەوەی کەوا پێویستە گرنگی بە کەسانێک نەدرێت کە کەسانی حزبی بن کەسانێکی ئەوە بنوەلای حزبیان هەبێت ئەبێ کەسی دروست لە شوێنی دروست دابدرێت ئەبێ سیاستمەدار و پیاوی دەوڵەت لە ناو دەوڵەتە خزمەت بکات هەندێک لایانی سیاسی هەساون کۆمەڵە خەڵکانی حزبیان داناوە کە لەسەر بنەمای پشکێنە خزمەتی کەسیان کردووە وەلا و وەفایان بۆ دامەزراوەکانی دەوڵەت و بەرژەوەندی نیشتیمانە نەبووە خزمەتی گەلیان نەکردو وەڵکو خزمەتی بەرژەوەندی کەسی خۆیان کردووە بۆیە من ئەڵێم ئەگەر تۆ ئەتەوێ بنیادی دەوڵەتێک بنیت پێویستە کەسی دروست لە شوێنی دروست دابنێت بۆ هەرێمی کوردستان کۆمەڵە سەکەوتنی هەیە بۆ وەبرهێنان هەیە بۆ بیناسازی لە هەرێمی کوردستان بەشێکی باشداندا چکە هەنێ جار خەڵکی دروست لە شوێنی دروست دانێن ئەی بۆ لە عێراقی پرۆژەیەکی استراتیژی یەکجا گەورە بنیان نەدراوە کە خزمەتی خەڵکی عێراق بکە چونکە خەڵکانێک دانراون کەوا بەرژەوەندیش کەسی خۆیان نەخەنە سەروی بەرژەوەندی نیشتیمانەوە ئەمە یەکە من ئەڵێم دەبێت کەسی تەکنۆکرات لە شوێنی دروست دابدرێت لە 18 ساڵی ڕابردووە هەمیشە خەڵکانێک دانراون خزمەتی خۆیان کردووە و بەرژەوەندی و گیرفانی خۆیان پڕ کردووە بۆیە هیچ پێشکەوتنی لە عێراق ڕووی نەداوە و هەموو بەهاسەرەکانی عێراق شکەوتۆتە ژێر پرسیارەوە ئەمڕۆ عێراق پێویستی با ئەوەیە لە ئاستێکی بەرپرسیاری یەکجار گەورەدا بێت ئەبێ کۆمەڵە خەڵکانێک دابدرێن کەوا لە عێراقەوە لە فاوە بۆ زاخۆ بە یەک چاو تەمەشاکە ناکرێت کەوا بێت و دژایەتی هەرێم بکات یا لایەنێکی دایکرا بکات لەسەر بنەمای کەسی یاخود میزاج ئەمە کارەسات دروستەکە پێویستە تۆ وەکو دەوڵەت مامەڵە بکەیت پێویستە کەسەی دەوڵەتمەدار دەوڵەت بەڕێتە ڕێوە نەک کەسی حەزبی کەوا ڕوئیای شخصی خۆی هەیە و دەوێتی بەرژەوەندی کەسی خۆی بخاتە سەروی بەرژەوەندی نیشتیمانەوە ئەم کەسانە نابێت بمێنن لە ناو دەسەڵاتدا بەڵێ سەدر لە پەیامەکەی داوتی خەڵکی تاقیکرا و تاقی ناکرێتەوە مەبەستی چی بووە تا چەند ئەم پەیامەی بەشێکی ئاراستە بوو بۆ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق بەڕێز ئەوەی کە من بابەتی ئەوەی کە کەسێک تاقی کرا و تاقی ناکرێتەوە پێم وانە مەبەستی کازم بێت
بەڵام ئەو زیاتر جەختی لەسەر ئەوە لەسەر کاندیدی چاچەوەی هەماهەنگی بوو چونکە چاچەوەی هەماهەنگی ئێستا کۆمەڵە ناویان خستۆتە سەر مێزی گفتوگۆکردن کەوا هەموو لایەنێکلی رازی نین بەڕێز بۆ نمونە مالکی کە لە ڕابردوودا سەرۆکوەزیران بووە کۆمەڵێک لایەن پێی رازی نین هێنانەوەی مالکی دووبارە بۆ سەر دەسەڵات ڕەنگە ڕەتکراوە بێت وەسەد ڕەتی دەکاتەوە بەدڵنیایەوە و لە بەشێکی زۆر لە دوانەکان و حتا لە بەیاننامە ڕەسمیەکانیان ئەوەیەکەوە ئەڵێ ناکرێت کەسە بێتە سەرۆکوەزیران کە هیچ ئینجاز و سەکەوتنێکی نەبووە لە ڕابردوودا و حتا مەرجعیەتی دینیش بۆ خۆی بە هەمانشی ئەم قسەیان کردووە کە نابێت کەسێکی هیچی نەکردووە لە ڕابردووە دووبارە بهێنیتەوە دەسەڵات ئەو کەسەی کە تاقی کراوە نابێت دووبارە تاقی بکرێتەوە لە ڕابردوودا کەسێکمان تاقی کردوێتەوە کەوا عێراقی تووشی شکستی گەورە کردووە و عێراقی تووشی دابڕانێک کردووە لە ئاسی نێودەوڵەتی هەرەمیدا و هەروەها عێراق تووشی تیرۆر و تیشی هاتنی داعش و شەڕی خوێنایی بوو لە سەردەمی ئەو کەسە ئەوە تاقی کراوەتەوە نابێت تاقی بکرێتەوە بۆیە کاتێک بەڕێز سەدر دەڵێ نابێ دووبارە دەموچاوەکان دووبارەکەینەوە جەختەکەی زیاتر لەسەر مالیکیە یا هەندێک کەسایەتی لە ئیسلامیەکان کە لە ناو چاچەوەی هەماهەنگیە دەیانە دووبارە و بێنەوە ناو دەسەڵات بە تایبەتی وەلایەکان چونکە ئەوانە ئەو کەسانی کە وەلائین ئێستاکە قبولکراو نین ببن بە نوێنەری خەڵک لە دەسەڵات و لە حکوومەتی نوێ ڕێز باسڵ کازمی نووسەر و شارەزای سیاسی لە بەختە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بوو سپاس بۆ بەشداریکردن و شرۆڤەکانتان